ئەوانەی سەیری فیلمەکە دەکەن دەبێت پرسیارێک لە خۆیان بکەن ئایا تۆ لە کامیانی سەر بە سەنی یاخود سەر بە جۆشوای ئەگەر تۆ وەکو سەنی بیر دەکەیتەوە وەکو سەنی بڕیار دەدەیت شانازی بە خۆتەوە بکە و بەردەوام بە بەڵام ئەگەر لەلایەنی جۆشوای بیر لە خۆت دەکەیتەوە گرنگی بە دەوروبەرت نادەیت ئەوە بگورە بەداخەوە هێشتا تۆ لەسەر ڕێگا هەڵەکەیت وە پێویستە گۆڕانکاری لە خۆتدا بکەیت وەکو دەبینین کە جۆشووە ئامادەیە گۆڕانکاری لە خۆیدا بکات و بچێتە سەر ڕێچکەی سەنی بۆی لە کۆتاییدا لە دڵەوە بە سەرکەوتنەکانی پێ بکەنێت. سڵاو هاوڕێیانی خۆشەویستی وادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆی نوێیاتمەلاتان بۆ باسکردنی فیلم و زنجیرەکان. بۆ ڤیدیۆم جارە فیلمێکی تایبەت، فیلمێکی ناوەزە، فیلمێکی بەچێژ یەکێک لە باشترین فیلمەکانی ئەم ساڵم دەستنیشا کردووە تاوەکو باسێک و خوێندنەوەیەکی بۆ بکەین. ئەویش فیلمی فۆرمولا 1 کە دوو کارکتەری زۆر خۆشەویست وە گەورە بەشدارن. براد پیت کە هەمومان دەیناسین و عاشقی کارەکانی کە تەنیا بۆ خۆی کە بەشداری لەو فیلمە کردووە 30 میلیۆن دۆلاری وەرگرتووە کە زۆرترین پارەیەکە لە بەشداریکردن لە فیلمێکدا وەریگرتی بێت. دوای بینینیشی تێدەگەیت کە بەڕاستی شایەنێتی ئەو وەک ئەوەیە کە بۆ ئەوە لەدایک بوو بێت ڕۆلی ئەو کارکتەرە ببینێت. بەڕاستی ڕۆڵێکی ناوەزارتینگێکی پیارفراکت پێشکەش دەکاتن. و کارکتەری دوم خافر باردێمی گەورە و دامسن ئیدریسیش بەشدارە. جا ئەگەر کورتەیەکی فیلمەکە باسکەین کە فیلمێکی وەرزشیە سەنی هەیز کە براد پیت ڕۆڵەکەی دەبینێت کەسێکی زیرەک و لێهات و ڕق و گۆشەگیرە. ئەو بلیمەتە لە تێکشکاندنی ئاستەنگەکانی بەردەمی و بە ئاسانی لە پێشبڕکەکاندا بە پێش ڕکابەرەکانی دەکەوێت چونکە کەسێکی هەم زیرەکە و هەمیش بەهێزە چاو نەترسا. ژیانی ئاسایی دەچێتە پێش تاوەکو ئەو کاتەی کە سەرۆکی تیپی ئیپێکس فۆرمولا 1 کە خافر بادەم ڕۆڵەکەی دەبینێت دێتە لای و کاوڕێیشی کۆنیتی داوای یارمەتی لێ دەکات بۆی لە تیپەکەی بەشدار بێت بۆی بتوانن تەنیا یەکسەرکەوتن بەدەست بێنن بۆی بتوانن تیپەکەیان بپارێزن و بەردەوام بن چونکە تیپەکە هەم تیپێکی نوێیە هەم تیپێکی شکست خواردووە داماوانە هەتا ئێستا لە تۆپ 10 فۆرمولا 1 نەبوونە. جاڕووداوەکان لێرەوە دەست پێ دەکەن. سەنی ڕازی دەبێت و پەیوەندی دەکات بە تیپی فۆرمولا 1 کە بە ناوی ئیپێکس کە خافر باردەم سەرپەرشتی دەکاتن. جا کاتێک سەنی دەچێتە نێو تیپەکەەوە دەبینێت یاریزانی سەرێکی ئەو تیپە جۆشوە کە کەسێکی خۆپەرستە و کەسێکی کەم ئەزمونە. دەبینین ئەو دوو یاریزانە تەواو لە یەکتر جیاوازن هەم بیرکردنەوەیان و هەم بڕیارەکانیان و هەم شوفێریکردنیان و هەم ئەو دوو جیانەی کە یاریەکانیان تێدا ئەنجامدا وەکو دەبینین براد پیت یاریزانێکی کۆنی فۆرمولاوەنە و جۆشوە یاریزانێکی نوێیە. هەم سیستەمەکە هەم یاریەکان و هەم زۆشتی فۆرمولا 1 کاتی براد پیت و کاتی ئێستا جۆشوە گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە بۆیە دوو یاریزانن تەواو جیاوازن لە یەکتر و یاریەکانی فۆرمولا 1 وایە هەر تیپێک دوو یاریزان لە یاریکادا ئامادە دەبن بۆ بتوانن یارمەتی یەکتر بدەن. براد پیت بۆ ناسراوە جیاواز لە هەموو یاریزانەکانی تری فۆرمولا 1 ئەو ترسناکە و ئەو بوێرە ئەوەی براد پیت لە یاریزانەکانی تر جیا دەکاتەوە استراتیژیە ترسناکەکانی تی لە یاریەکان بەکاری دێنێت و هەو لە ڕاوندەکاندا پەیڕەوی دەکاتن بۆیە ئەو استراتیژی کە ئەو بەکاری دێنێت دەبێت کەسێکی زۆر بوێربی بۆی ئەنجامی بدێت و دەبینین جۆشواش یاریزانێکی نۆرمالە و کەم ئەزمونە ئەو سەرکێشی ناکات بۆ ئەوی یەکەم بێت گرنگ ئەو بەلای ئەوە بەشداری بکات لە یاریەکان و ناوبانگ پێدا بکات بۆیە ڕکابەریکردنی ئەو دوو یاریزانە بەردەوام دەبێت. جا کۆی چیرۆکەکە لێرەوە باز ناکەم بۆ ئەوەی ئەگەر تۆ بینەری نەبوویت بچی سێری بکەیت و چێژ لەو نمایشە وەربگریت کە لە نێوان ئەو تیپە زەبەلاحانە و ئەو یاریزانە گەورانە شتێکی زۆر تایبەت لەسەر فیلمەکە ئەگە باسی بکەین ئەو یاریانەی کە لە فیلمەکە دەیبینین یاری ڕاستەقینەنە و
تیپە یەکەمەکان یاریزانە بەناوبانگ و تۆپەکانی ڕاستەقینەی دنیای فۆرمولاوان تێدا بەشدارن، هاتوون کەسایەتە ڕاستەقینەکانیان تێدا بەشداری پێکردووەکو گوتم، چونکە یاریەکان یاری ڕاستەقینەنە هێناویانێتە ناو دیمەنەکانی نێوفیلمەکە، بۆیە چێژێکی زیاتر بە فیلمەکە ببەخشێت. جا پرسیارەکە لێرە ئەوەیە، ئایا ئەو دوو کەسایەتە جیاوازە کە لە تیپێکی شکست خواردوون تاکە ڕێگا لە بەردەمیاندا ئەوەیە کە یەک بگرن بچنە سەر فکرەی یەکتر، ئایا جۆشوا دێتە سەر فکری سەنی یاخود سەنی گۆڕانکاری لە بیرکردنەوەی خۆی دەکاتن، بۆیە ڕێکابرێکی زۆر زۆر بەهێز وە بە چێژ وە بە مانە دەبینین، ئەگە بینەری نەبووی لە دەستە خۆتی مەدە. جا تاگە خاڵ کە لێرە لە پێش تیپی ئیپێکس هەیە بۆی بتوانن سەرکەوتن بەدەست بێن و بمێنەوە، ئەوەیە وەکو یەکتیم هاوکاری یەکتر بکەن. ئایا ئەو دوو یاریزانە جیاوازە دەتوانن ئەم شتە بکەن، دەتوانن بەسەر خۆپەرستی و یان بەسەر فکری خۆیان بگۆڕن و بچنە سەر فکری تیمەکەیان بۆی وەکو یەکتیم سەرکەوتن بەدەست بێنن، دەتوانن یاخود ناتوانن. سەیری فیلمەکە بکە و وەڵامی ئەو پرسیارە وەگرە. جا ئێستا گەر خوێندنەوەیەک یاخود سەرنجی خۆم دەربارەی فیلمەکە باس بکەم، کڕۆکی فیلمەکە سەبارەت بە هەوڵدان و قوربانیدان لە پێناو ئامانجەکانن. پێمان دەڵێت تۆ ئەو کاتە نادۆڕێت کە ڕێکابەرەکانت زۆر بێزترن لە خۆت، بەڵکو ئەو کاتە تۆ شکست دێنیت کە دەوەستی لە هەوڵدان یاخود ئەسڵەن هەر هەوڵدادەیت، وەکو بۆ نمونە جۆشوا دەبینین کە ڕێکابەرەکانی لە تۆپن کەچی ئەو خەم ساردانە بەرامبەر بە ڕاگەیاندەکان پێدەکەنین، وەکەوی زۆشتی بەدەستێ نابێتن. جا شتێکی زۆر جوانی سەنی کە برادبیل ڕۆڵە سەرچەکە دەبینێت بە جۆشوا دەڵێت کاتێک بەرامبەر ڕاگەیاندەکان ڕاوە دەستێت و پێدەکەنێت، دەڵێت تۆ بەچی پێدەکەنیت، چیت بردۆتەوە، دەنێت تۆ بەشدار بوویت، هیچ نەبردۆتەوە وا دڵخۆشی. گرنگی بە ڕاگەیاندکاری سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی مەدە، خۆشەویستی ئەوان کاتیە، خۆشەویستی ئەوان لە پڕێکدا دەگۆڕدرێتن، بۆیە ئەوان گرنگ نینە، خۆت گرنگی تۆ شتێک بەدەست بینە ئینجا شانازی پێ بکە، نەوەکو ڕاگەیاندەکارەکان بۆی ڕوسمێک و یان بابەتێکەوە کە لەسەرت دەنووسن هەڵت بپەڕی کەچی لە ناخدا شتێکت بەدەست نێناوە شانازی بە خۆتەوە ناکەی، کە پێیانێکی زۆر زۆر جوان بوو کە بینەر تێبگات بۆ ئەوەی کە سۆشیال میدیا خۆشەویستی ڕاستەقینە نییە، بەڵکو هەڵت دەخەڵەتێنێت بۆی باوەڕ بە شتێک بکەیت کە لە تۆدا نییە، زۆربەی جار هەموو جارنا، بۆیە پێیامی زۆر زۆر جوان بوو کە سۆشیال میدیا ئەوەندە گرنگ نەبێت لە ناو ژیانتدا، بەڵکو بەکاری بێنێ بۆ خۆت، نەوەکو ئەوەندە کاتی پێبەخشی کە ئەو بەکارت بێنێتن. وا شتێکی تر کە پیامی کۆتایی فیلمەکەەوە کۆتایی یاریش پێمان دەڵێتن بۆی سەرکەوتوو بووی دەبێت لە ناو تیمەکەدا وەکو یەک خێزان مامەڵە بکەیت و وەکو یەک تیم مامەڵە بکەیت بۆی بتوانیت سەرکەوتوو بیت. جا بە بڕوای من ئەوانەی سەیری فیلمەکە دەکەن دەبێت پرسیارێک لە خۆیان بکەن، ئایا تۆ لە کامیانیت، سەر بە سەنی یاخود سەر بە جۆشوای؟ ئەگەر تۆ وەکو سەنی بیر دەکەیتەوە وەکو سەنی بڕیار دەدەیت شانازی بە خۆتەوە بکە و بەردەوام بە، بەڵام ئەگەر لەلایەنی جۆشوای بیر لە خۆت دەکەیتەوە گرنگی بە دەوروبەرت نادەیت، ئەوە بگورە بەداخەوە هێشتا تۆ لەسەر ڕێگا هەڵەکەیت وە پێویستە گۆڕانکاری لە خۆتدا بکەیت، وەکو دەبینین کە جۆشووا ئامادەیە گۆڕانکاری لە خۆیدا بکات و بچێتە سەر ڕێچکەی سەنی، بۆی لە کۆتاییدا لە دڵەوە بە سەرکەوتنەکانی پێ بکەنێت. و ئەو فیلمە بۆ من لە دوای فیلمی فۆردان فیراری کە دەربارەی هەمان بابەت بوو یەکێکە لە باشترین فیلمەکان کە لەسەر وەرزش بە شێوەیەکی گشتی دروستکرا بێت. بەڕاستی بۆ من ئەگەر باشترین نەبێت یەکێکە لە باشترین فیلمەکانی ئەمساڵ، ڕێتینجی بۆ من 8 پۆینتەش لەدا، هیوادارم بینەری بن. شتێکی وام نەما لەسەر فیلمەکە باسی بکەم، بۆی ئەگەر سەرنجێک تێبینی یەک قسەیەکت ماوە لە کۆمنت بۆمی بنووسە بۆی بیخەمە سەر چاوم و وەڵامت بدەمەوە، و ئەگەر بینەریشی نەبوویت لە کەمترین مەجال پێشنیار دەکەم بۆ تۆ خۆشەویست کە بینەری ئەو فیلمە ناوازەی ئەمساڵ بیت، فۆرمولا 1 کە کارکتەری گەورە کە چیرۆکێکی جوان کە پێشبڕکێکی بە چێژ دیمەنی ناوازی تێداوە، یاریزانە زۆر گەورەکانی تۆپی فۆرمولا 1 تێدا بەشدانەوە، دیمەنەکان دیمەنی ڕاستەقینەنە، بۆیە
فیلمێک بە هەموو پێوانەیە کە شایانی ئەوەیە بینەری بیت و کاتی خۆتی پێ ببەخشیت. تا ڤیدیۆیەکی تو فیلمێکی تر دێمە وڵاتان ئاسوودە و بەختەوەر بن. خواتان لەگەڵ.